لەسەر ئاسی ناوخۆی عێراق و نێودوڵەتی هەوڵەکان و فشارەکان بۆ سەر حکومەتەکەی عەبادی زیاتر بوون بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکانی لەگەڵ هەرێم و جێبەجێکردنی بڕگەکانی دەستور بە بێجیاکاری لە نێویشاندا پشکی هەرێم لە بودجێ گشتی عێراق و جێبەجێکردنی مادەی 140 دەستور بۆ یەکلایکردنەوەی چارەنووسی کەرکووک و ناوچە جێناکۆکانی دیکە. لەسەر ئاسی ناوخۆ دکتۆر فواد معسووم سەرۆک کۆماری عێراق لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ نووری مالیکی و دکتۆر ئەیاد عەلاوی جێگرانی سەرۆک کۆماردا تاوتوێی بارودۆخی کەرکووک و خورماتووی کرد و هەر لەو کۆبوونەوەیەدا تاکیدی لەسەر پێویستی خستنەگەڕی ئەو پەڕی هەوڵەکان کردەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئێستای نێوان حکومەتی فیدراڵی و حکومەتی هەرێمی کوردستان بەو جۆرەی دەستکەوتەکانی سیستەمی دیموکراسی فیدراڵی پتە بکات و مافی ئازادیە دەستوریەکان بۆ تەواوی هاوڵاتیەکان زامن بکات. لەسەر ئاسی نێودەوڵەتیش جوڵە و هەڵوێستا پشتیوانیەکان بۆ هەرێمی کوردستان جارێکی تر دەستی پێکردوتەوە. لەو چوارچێوەیەشدا جانید ئەلبێردا کۆنسۆڵی گشتی و هۆڵەندا لە هەرێمی کوردستان لە میانەی کۆبوونەوەیەکدا لەگەڵ هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بارودۆخی سیاسی و پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا و ڕەوشی ناوچە دابڕێنراوەکان لە ڕووی سیاسی و ئیداری و مرۆییەوە تاوتوێ کرد. هەر لەو دیدارەدا کۆنسۆڵی گشتی هۆڵەندا لە هەرێم داوای کرد دیالۆگی نێوان هەولێر و بەغداد بۆ چارەسەرکردنی گشت کێشەکان ئەنجام بدرێت. لەو دیدارەدا کۆنسۆڵی گشتی هۆڵەندا لە هەرێم تەکیدی کردەوە لەوەی وڵاتەکەی پشتگیری دانوستانی نێوان هەولێر و بەغداد دەکات ڕاشی گیان پشتیوانی لە چارەسەری ئاشتیانە و دیموکراسیانەی کێشەکان دەکەن. لەلایەکی دیکەشەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا تیریزا مای سەرۆکوەزیرانی بەریتانیا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پشتگیری بەریتانی بۆ حکومەتی هەرێمی کوردستان و دابینکردنی مافەکانی گەلی کوردستان لە چوارچێوەی عێراقدا دووپات کردەوە. هەروەک داواشی لە سەرۆکوەزیرانی هەرێم کردووە سەردانی لەندەم کات بۆ ئەنجامدانی و توێژ لەبارەی بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق. لەو چوارچێوەشدا ڕێکس تیلرسۆن وەزیری دەرەوەی ئەمریکا پشتیوانی واشنتۆنی بۆ هەرێمی کوردستان دووپات کردەوە. ڕایگەیاند ئەمریکا پشتیوانی لەگەلی کورد دەکات لە ڕێگای جێبەجێکردنی تەواوی مادە دەستوریەکانی عێراق. وتیشی ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان بە بڕیاری ژمارەیەک لێپرساوی هەرێم بووە و لە ئێستادا لە هەوڵدان ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغداد بڕەوێنەوە و سەبارەت بە کێشەکان بگەنە ئامانج و چارەسەری کۆتاییان بۆ بدۆزنەوە. هەوڵەکانی نەتەوەی گرتوەکان لە چوارچێوەی هەوڵە نێودەوڵەتەکاندا بەشێکی دیکەن لەو فشارانەی بۆ سەر بەغداد بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغداد و ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک ناوچە ناکۆکەکان بەردەوامە. نێردەی نەتەوەی گردەکان بۆ هاریکاریکردنی عێراق ڕاگەیەنراوێکی لەبارەی بارودۆخی خورمات و بڵاو کردەوە تێیدا داوای لە حکومەتی عێراق کرد کاری پێویست بکات لە پێناو گەڕانەوەی ئاوارەکان بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان لەگەڵ گەڕانەوەی ئاشتی و سەقامگیری بۆ خورماتوو. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن هەڵکشانی پشتیوانە نیوخۆیی نێودەوڵەتەکان بۆ حکومەتی هەرێمی کوردستان و لە بەرامبەریشدا دروستکردنی فشار بۆ سەر بەغداد بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ لەگەڵ هەرێم ئاماژەیەکی ڕوونە بۆ پێچەوانە بوونەوەی ئەو هاوکێشەی دوای ڕفراندۆمەکە ڕوبەڕۆی هەرێم بۆەوە بە لە دەستدانی پشتیوانی نێودەوڵەتیەکانی دەژڵێن هەموو ئەو پشتیوانی نێودەوڵەتیانە ئاماژەن بۆکردنەوەی ئاسوویەکی ڕوون بەڕووی ساڕێژکردنەوەی برینەکانی دوای ڕفراندۆم ئەگەری ئەوەی لێ دەکرێت وەک ئەمریکایەکان ئاماژیان پێدا بوو لە داهاتوودا هەرێمی کوردستانی بەهێز لە بەرامبەر بەغداد دروست بێتەوە و ڕۆڵی لە ناوخۆ عێراق و ناوچەکە و جیهان کاریگەر بێت.